یارانە کوردەوار وەختتان وەخێر. من دوو دیبەیتم کرد، هەرتک دیبەیتەکە فعالیت کرا کە زیپ بکرێن و فشۆردە بکرێن بۆ خاتری ئەوەی کەوانەی کە تااقەتیان نییە دیبەیتە توولانی گوێ بدەن و درێژ گوێ بدەن بتوانن سەرەتایەک شتێکی بچووکی لێ بگرن. و ئەم دیبەیتە من محاولەکەم ئەوەی لە دیبەیتی یەکەمە دەرمەوردە کۆرۆنا وتم بیکەمەوە تا ئێوە بزانن میزانە اتفاقێک کە ئەکەوێ و ڕووداوێک کە کەوتگە چۆنە. بۆ خاتری ئەوەی کە دەرکی ئەم فەزا بکەن من مەجبورم لە دنیای ئیمڕۆژینە کە دروستبووی دەستی تاریخی 300 ساڵی ڕابردووە گزارشێکی کۆرنۆمتری بدەم لە تەبعاتی کە دنیای ئیمڕۆ دروستەکە. بزانن بۆ خاتری ئەوەی ئێوە بزانن اتفاقەکە کە کەوتگە چەنی مهمە، چەنی گرینگە و چەنی لەگەڵ ئایندەی بەشەریەتا دەست بەیەخەس و ئەم اتفاقە پەیبردنی لەلایانی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆوە مەترەحکردنی بۆ ئەوەڵین بار لەلایەن ئومەتە کوردی وە چەنێ اتفاقێکی گەورەوە مەزنە. بۆ ئەم خاترە ئێمە مەجبورین چاوێک بخشێنین و ئێوە لەگەڵە ئێمە لەم دیبەیتا بێن. من مطمئنم زۆربەی خەڵک بۆ خاتری ئەوەی کاری ئەمە نییە، بۆ خاتری ئەوەی تا ئەم میزانە لەگەڵ مەسائل زندگی خۆیان دەستوەیەخە نییە، بەڵکو خەڵکی عادی ژیانە ڕوتینە ڕۆژانەی خۆی ئەکا و بەرە قۆناغ بە قۆناغ مەرحەلە بە مەرحەلە قاپی بە قاپی دەوران بە دەوران جیهانی لێ ئەگۆڕێت و خۆیشی نازانێت. وەکو قڕواقە فەڕەنسەوی لێتێ لە پڕێکا کە خەبەری ئەبێتەوە قوڕیاگە. مردمە ئێمە و مردمە جەهان و مردمە عادی نافەهمێ اتفاقاتی کە دەست پێ ئەکا و هیدایەت ئەکرێ بەچە سوورەتێ بوو. خۆ پس من لەگراوە دەست پێ ئەەکەم کە مۆدێرنیتە و عەسرە سەرمایەداری و ئەنچێ کە پێی ئێژن دنیای سەرمایەداری و ئەوەی کە پێیان وت دنیای فۆئودالی چه شکلی بوو، چه اتفاقاتی کەوت و دنیای سەرمایەداری چی دروست کرد. بۆ خاترەوەی ئەبعاد جەریانەکە بفەهمن و بزانن تەئسیراتی تا چ میزان ئەتوانێت لەسەر زندگی ئینسانە بوێت و تا چ میزان ئەتوانێت 180 دەرەجە تەواوە دەرک و دەریافتە ئینسان و حیاتە ئینسان بگۆڕێت بەڕاستیکەین. بزانن من لە دیبەیتەکەی پێشووترە ئاماژەم بەوە کرد کە ڕووداوێک دەست پێ ئەکا لە مێژووە، ئەم ڕووداوە تێ ئەپەڕێت بە جەریاناتێکە، بە اتفاقاتێکە و بە بەستەرێکی مێژوویە پاش ماوەیەک کە هەموو شتێک و گشت شتێک اتفاق کەوتگە و ڕوویداگە ئیدەیەک ئینساندا ئەنیشن و ئێژن دنیای ئیمڕۆ بۆ واسە، بۆ وای پێهاتگە، فەرقی چیەتە کە ڕابردووە و ئەو جاردا ئەنیشن ناوی بۆ دائەنێن. لە دەورانە فۆئۆدالیە کەس نەی ئەزانی ئەم دەورانە پێی ئێژن فۆئۆدالی یەک سری ڕوودا و دەسی پێکرد. خەڵکی زەمیندار بێزەمین بوو، خەڵک بێکەڵک بوو، ئاوارە بوو، شارەکان بچووک بوون، هیچ شارێ جەمعیەتی نەئەگەی بە 2 ملیۆن نەفەر. شارە سەن پەترزبورگ بەو عەزەمەتە 600,000 نەفەر بوو، پاریس بە زەحمەت نەئەگەی بە 500,000 نەفەر، نەئەگەی لە ئەو جۆخۆیە. کەما ئینکە لە دەورانە فۆئۆدالی پاریس 100,000 نەفەر جەمعیەتی نەوگە، لەندەن نەیبووگە. بەڵام ئەم شارانە ئیستا هەر کامیان 10 و 15 ملیۆن جەمعیەتیان واتەیە. ئەم جەمعیەتە لەکوێ هات، چۆن هات، چه اتفاقێ کەوت و لەگرا چی دروست بوو. بزانن وەختی بڕێ ڕوودا و دەست ئەداتە دەسە یەکتری اتفاقەکەوە ئەکەوێ. ئیدەیە کەس ئەڕۆن فێری بازرگانی ئەون ئەتوانن شێوەیەکی جەدید لە پوڵ پەیداکردن بەدەست بێرن و ببن بە بازرگانانی پوڵدار. ئیستا گەرەکیانە بە پوڵ یەکسری کارکەن. ئەم کارەی کە ئەمانە ئیکەن بڕێک لە جامعەی بەشەری بێکار ئەکا، وەکو ڕەعیەتەکان بێکارەون. لەگرا شێوەیەکی تر لە ژیان دەست پێەکە، کارگا بچووکەکان تەبدیل ئەون بە کارخانە. هێشتا
هێشتا موتورە تەم هەڵم یا بخار دروستنەوەگە ستیم ئینجن دروستنەوەگە و هێشتا بازرگانیە خەریکە ئەڕوات یەک قۆناغ ژیانە خەڵکی وە زندگی خەڵکی ئەگۆڕێت ئیدەیەک بێکەڵکەکرێن ئیدەیەک چارەنووس و قەدەریان ئەکەوێتە خەتەر ئیدەیەک زەمین و ماڵیان ئەکەوێتە خەتەر چنگ و دان ئەکێشن بتوانن نانێ بەدەستێرن لە پڕێکە تێنە ناوە شارۆچکەهای بچووکێ وەکو لەندەن 100,000 نەفەر پاریس 100,000 نەفەر مانچستەر 50,000 نەفەر چوزانم فلانە شار 10,000 نەفەر فلانە شار ئەم شارانە پڕ ئەوێت لە دەورە نشین و حەڵەوی ئاوا ئەمانە ئەڕۆنە ناو کارخانەوە شروعەکەن بەکار ئەوون بەکارگەر هەروە کە ئەمانە خەریکن ئەم اتفاقاتانە ئەکەوێت و مەعادنە مختلف ئەکەوێتە کار و ئەوڵ دەفعە کارگەرە پیاگ ئەچێت و سەعاتە کار مەعنای نییە و کاورە حتا مەیلی بوێ لەمانە کار ئەکێشێت و پوڵێکی کەمیان پێدا بەرەبەرە ژنیش تێرنە ناوە بازار بەرەبەرە مناڵیش تێرنە ناوە بازار ئەوە شێوەی ژیان خەریکە ئەگۆڕێ لە شوێنە شێوەی بەرهەم هاوردن شێوەیە ئابووری لەگرا اتفاقێکی تریشەکەوێ هەروە کە خەریکە ئەم ژیانە متحول ئەوێ لە بەشە تەولید و شێوەی ژیانە لە بەشە بەرهەم هاوردنە ئەوانەی کە پوڵدارن کەسانێک کە بیر ئەکەنەوە واداریان ئەکەن بۆم شەرایەتی جەدیدە تێئۆری دروستکەن لە پڕێکە تۆ ئەوێنی تێئۆریە مەفهومە ئازادیە ئادام ئسمیت ئێشێ بۆ ئەمەی کە ئەم دنیا بگۆڕێ بزانن ئێمڕۆ من وتم کۆرۆنا تێت ئەم کارەکە ئەو وەختە مەشیایە ئینقلابە ئەمریکا بکریایە بۆچی بۆ خاتریەوەی دنیاکە بگۆڕن هەموو شتێکی بگۆڕن گشتێکی بگۆڕن ئێشێ چیان بکردایە ئێشێ بەهاتایەنە اتفاقێکی گەورەیان دروست کردایە ئەم اتفاقە گەورە چ بوو دروستکردنە ئینقلاب لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بوو لە ژێرە کام ناوە لە ژێرە ناوە لیبرتی لە ژێرە ناوە ئازادی لیبرتی یعنی تۆ لە ئیشغاڵ دەربیت و سەربەست بوویت وەلێ تۆ هاوکات لەگەڵە ئەمەیکە خەریکە بە تۆ ئێژەی لەگەڵ گۆڕانە ئەم شێوەی زندگیە ئینقلابە ئەمریکا ئەکرێ ئینقلابە فەڕەنسا ئەکرێ هیچ کام لەم ئینقلابانە شتێک نەبووگن کە ڕەوەندە تاریخی بن ئەم ئینقلابانە دروست ئەکرێن کە جەهانە جەدید سوار بکەن بەسەر جەهانە کۆنە ئومیدوارم پەیامەکە بێت ئێوە فکر مەکەن کە ئەمە ڕەوەندە تاریخ بووگە خەڵکە پاریس دانیشکە بیری کردەس و بڕۆین ئێمە ئینقلاب بکەین نە ئەوەی کە ساپۆرتە ئەم ئینقلابەی کردگە کەسانێکی تازە پارەدارن بازرگانن کارخانەدارن نفوزیان کردگەسە ناوە سیاست کەسایەتیان لە دانشگا پەروەردە کردگە کە بین دنیایە کە ئەمان گەرەکیانە دروسی بکەن بۆ خاتری ئەمە دەبێ قودرەتی فئودالەکان و تەبەقەی مونارش و تەبەقەی ڕۆحانی کەم و بکەنەوە جێگە واسکەن بۆ تەبەقەی حاکمەیە جەدید کە بێنە ناوە دەسەڵات ئەم تەبەقەی حاکمەی جەدیدە ئەم قودرەتە بەچی بەدەستێرێ بە بەرهەم هاوردن بە تەولیدکردن ئەم تەولیدکردنە ئیستا یەکسری شتی گەرەکە مەسەلەن کالای خامی گەرەکە کرێکاری گەرەکە کالای خامیان لەکوێ گەرەکە ئەڕۆن دەست ئەکەن بە گرتنی وڵاتەکانی تری دنیا ئیستیعمار دەست پێیەکە ئەفریقا ئەگرن هندوستان ئەگرن چین ئەگرن ئەڕۆن سەرزەمینی سوورپێسەکان ئەگرن بە ناوی ئەمریکا ئەمریکای لاتین ئەمریکای شمالی ئەیگرن تاڵانی یەکەن مەعادنەکەی ئەوەن فلزیان گەرەکە کاوچویان گەرەکە چاییان گەرەکە بەهاراتیان گەرەکە گەرەکیانە بازرگانیکەن شەڕە تریاک دروسەکەن میلەتەکان بەبەردە ئەکێشن ڕەشەکان هەڵەگرن ئەیانکەن بە کۆیلە بە ملیۆن ڕەش کۆچە دەن بەرەو ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەرەو
بەرەو ئوسترالیا، بەرەو نیوزیلند، بەرەو سەرزەمینهای تازە کەشف بوو. کەشف بۆچی؟ بۆ تاڵانکردن، بۆ بەرهەم هاوردن، بۆ بازرگانیکردن. ئەمە تەبعات دنیای مدرنە. تەبعات دنیای مدرن ڕووبەرێکی لە ئیستعمارگەری تێتە دەر، ڕووبەرێکی لە بەردەداری تێتە دەر، ڕووبەرێکی لە کۆچاندن و دوورکردنە ئینسانەکان لە واقعیەتە گوزەشتەی خۆیان تێتە دەر، تێرنیان لە ناوی محیتی شار. لە محیتی شارە کاورا بێناوە، ناوی ونە. لە ناوی شارەکانە بەرەبەرە ئیتفاقێکە کەفێ، لە ناوی شارەکانە جەمعیەتێکی فرە مەوجودە، احتیاجی بە کۆنتڕۆڵکردن هەست، احتیاجی هەست بیرێ لەم جەمعیەتە بکەیتەوە، احتیاجی هەست بێژی کێ جەمعیەتی خاسە، کێ جەمعیەتی خراوە، بێژی کێ کوڕە خاسەس، کێ کوڕە خەتەرناکە. تۆ بۆ خاتریەوەی ئەم جەمعیەتە وا هاتگن بۆ ئەوەڵین بار لە تاریخا شار دروسەکەن ملیۆنی 2 ملیۆن 3 ملیۆن کنترۆڵیان کەی ئێشێ معماری شار بگۆڕی، بیرکەیتەوە لە معماری شار. لذا وەختی تێن بیر ئەکەنەوە شار وەکو ئوردوگایەکی نظامی تەماشا ئەکەن و وەکو ئوردوگایەکی نظامی دای ئەڕژێنن. بیر لەوە ئەکەنەوە کە ئینسانەکان ئیتر پێویست ناکات شەهامەتیان بوێت، تووڕەییان بوێت، بەڵکو ئەتوانن بەدانی نەزم پێیان و بەدانی یاسا و قانون بەسەریانەوە هەر بەهرەوەریەکیان لێ بکێشن. ئەمە بەرەبەرە فێرەون، بەرەبەرە فێر ئەون. پس بەرەبەرە ئەمانە گەرەکیانە کۆنتڕۆڵەکە زیاتر و زیاتر و زیاتر بکەن لەسەر ئینسان. ناگەهان تۆ ئەوێنیت پزیشکی جدید لەدایکەوێ. پزیشکی جدید یعنی کۆنتڕۆڵکردنە لەشە ئینسان، سەرکوبکردنە لەشە ئینسان. تۆ لە پڕێکا ئەوێنیت ڕەوانشناسی لەدایکەوێ. ڕەوانشناسی یعنی هاوکاری تەکت دەستگای ئەمنیەتە، تەکت دەستگای پۆلیسە، تەکت دەستگای حاکمیەتە، یعنی هاتن و بە بەرچەسبدانە نەخۆشە ڕۆحی ڕەوانی ئینسانەکان بە ئیوانە خەتەرناک لە ناوی جامعەکان و ئەکێشیتە دەرەوە، بەرەبەرە فڕایان ئەدەیتە گۆشەی تیمارستانەکان. تیمارستان لەدایکەوێ، بیمارستان لەدایکەوێ. تۆ معماری شارت هەست، شارداری لەدایکەوێت. تۆ ئەوێنی قانون و قانونگوزاری لەدایکەوێ. تۆ بەرەبەرە ئەوێنیت مەقولەی جۆرمشناسی لەدایکەوێ. جۆرمشناسی بیر ئەکاتەوە جاران ئێمە ئینسانەکانمان ئەگرت ئەمان کردە ناوی کۆت و زنجیر، بەڵام کارمان بە مەغزی ئینسانەکان نەبوو. کابرایان خستە ناوی سیاچاڵێک، بەڵام کەس کاری پێی نەبوو. بەڵام جەدیدەن ئەمانە بیریان کردو ئێمە ئێشەی چی لەبین بووین، ئێمە ئێشەی جۆرم لەبین بووین. زندانی مهم نییە، ئێشەی فکری جۆرمەکە لەبین بووین. چی جۆرمە؟ ئەوەی دەسەڵاتی حاکمیە دەخاتە خەتەر و جۆرمە. ئێشەی بیری لێ بکەینەوە. جەرمی بنتهام بیرەکاتەوە زندان ئێشی چۆن دروستکەی، زندان ئێشی چۆن وێت، زندان ئێشی چی بکات. ئینسانەکان کە ئەکرێنە ناو زندان ئێشی چه اتفاقێکیان بۆ بکەفێ. لەذا بیری لێکەنەوە ئینسانێک ئەڕواتە ناوی زندان ئێشێ بازیافت بێ، دووبارە بیهێنیتەوە. یعنی ئەوەڵین کارێک کە ئەیکەی ئەمەسە حەملە بە جۆرمەکەی، حەملە بە شتێکی تر ناکەی، بەدەنە ئەم ئینسانە کۆنتڕۆڵەکەی، ئەیکەیتە ناوی قەفەس، ئەیوەیتە ناوە سکوت، ئەیوەیتە ناوە سکوتێکی ڕۆحانی کە لە وجود خۆیە لەم تەنهاییە، لەم قەفەسە کە قەراری گرتگە ئەحساسی پەشیمانی بکات و بەرامبەر بەو جۆرمەکە کردگێسی خۆی تەمدیەکە، خۆی مجازاتکە، خۆی بکەوێتە گیانە خۆی تا خۆی ڕامکە، تا خۆی دەستەمۆکە، تا بشکێتۆ لە ناو خۆیە. ئەمە سەمەرات دنیای مدرنە. سەمەرەکەی ئەبێ بە چی؟ سەمەرەکەی ئەبێ بە کۆنتڕۆڵ مێشک، کۆنتڕۆڵ ڕۆح و ڕەوانە ئینسان، کۆنتڕۆڵ لەشە ئینسان. و ئینسان لە ماهیەتە ئینسانیان لە تەیفە 300 ساڵە گوزەشتە لە گوزارێکی تاریخیا کە بەدەستە ساحیبانە قودرەت ئەکرێت لە تەحولێکا بەرەو دنیای جەدید سەرمایەداری ئینسان
بتمام واقعي أشيت ناو انقياد مطلق لجير إمكانات التكنولوجيك ولجير إمكانات الجديدة علميك كأكويت دسة نظام السلطة دولة ملكان تمامي أمانيك أم دولتانا دروس أكن كومباني هاي بازرگانين كاحتياجان بجمعيته بكريكارة بأو كسسك مصرفك بلام أم جمعيته أم كريكارانه إيشي إنسان هاي كي دستموبن نابت إنسان هاي شي توربن بس تو أويني لقلا اتفاقي كوي انقلاب أمريكا انقلاب فرنسا وانقلاب روسيا سي انقلاب قورة لا دنياي غرباء اتفاق أكوي نك أوي كمردم كأيكا نك أوي كم اتفاق بو خاطري وبوغا كمردم بشوين عدالة بروا أما قشتي دروبو بو خاطري أوبو كنزم دنياي قديم بشيوين من وتم فاوست قوتا واهجيت بس نظم دنیای قدیم چه اتفاقی کی خست انقلاب ایالات متحده امریکا مفهوم آزادی والليبراليزم انجلا ساكسوني بصورة تبلور الدولة درهاورد انقلاب فرنسا بخاطري اوي ام نظم كونه بروخينن ونظم جديد دابنين انقلاب فرنسا اندروس كرد انقلاب فرنسا شي وموديل مفهوم نيوان نيوية انجلا ساكسوني وإيطالياي وألماني بو انقلاب روسيا تبلوره تيوريزا كردن مفهوم آزادي ألماني بو بحلقرتنا متن كارل ماركس ودا إيدياليزم ألماني بس ام انقلابانا قشتي كريا كدنياي جديد دروسكن بتبع ام انقلابانا جنگ جهانية أول قتل عام 100 مليون إنسان روخاندن الشاركان استفادة كردن لتشك الشيميائي بو أولين بار استفادة كردن للشكر ميكانيزة للتانك لجنگ جهانية أولا دەست پێکردنە بە قەبارەدان بە واحدهای سەرزەمینی بەشکردنی وەکو زەمین و مەزرا و دانە چیخ و دانە پەرژێن بە ناوی دەوڵەت میلەت دروستکردنی چمکێ بە ناوی ناسیۆنالیزم و تەقسیمکردنە جیهان بەسەری دەوڵەت میلەتەکانە و دروستکردنی میلەت لە ئەسڵا میلەت وەکو شوعەباتی کارخانە بوو شوعەباتی بیزنس بوو وەکو برانچەکانی مەکدۆناڵد بوو وەکو برانچەکانی برگر کینگ بوو وەکو برانچەکانی ستاربۆکس بوو کاستا بوو ئایکیا بوو ئەم سەرزەمینانی دنیانە لە واحدی نیشن ئستەیتیا تەقسیم کرد ئەمانە هاتن بۆ ئەوەڵین بار تا قانونیان هاورد بۆ ئیدارەکردنی مشتی کارگەر مشتی مەسرف کۆنەندەی کە بە ئەمانە هێز بدا و هاوکات ئەمانە بتوانن ئەمانە کۆنتڕۆڵکەن ڕابەتەیە ئەرباب و ڕەعیەتی بگۆڕێت بە شێوازێکی تر بە قۆناغێکی تر بە ئەبزارە جەدید ئیشارەم بەوە کرد لە شەڕە نێوانە ئیاڵەتە جنوبیەکانە ئەمریکا تەکە ئیاڵەتە شمالیەکانە ئەمریکا جنوبیەکان تەرەفدارە بەردەداری و کۆیلەداری بوون شمالیەکان نەبوون جنوبیەکان ئیستدلالیانە کرد ئەیانوت ئێمە بەردەکانە خۆمان مڵکە خۆمانن ئینسانێک کە شتێ مڵکی بوو ئەی پارێزێت ئێمە بەردەکانمان سەرمایان پێ نادەین برسیتیان پێ نادەین نەخۆشیان پێ نادەین ئاگامان لێیانە زاوزێ بکەن زەواج بکەن سێکس بکەن لەبەرەوەی ماڵی ئێمە فرەکەن لەبەرەوەی ساڵم بن نەمرن چون ئێمە زەرەر ئەەکەین بەڵام ئێوە شمالیەکان درۆ ئەکەن ئێوە ئازادی ئینسانتان نەگەرەکە ئێوە نایژن بەردەداری خراوە قەیرە ئەخلاقیە بەڵام ئێوە کاری ڕۆژانەی پوڵی ئەدەنەوە خەڵکی مزوری ئەدەنەوە خەڵکی ئەوە لە بەردەداری پیسترە ئەوە قەیرە ئەخلاقیە تۆ کاورایەک ئەوەی ڕۆژێ $5 پێ ئەدەی کارە بۆکە لەو دوا فڕێ ئەدەی کاورا معلوم نیە جێخەوی یەشی خۆی پەیدایکە ماڵی یەشی خۆی پەیدایکە دکتوری ئێشی خۆی بڕوە لەشی ئێشی خۆی بیپارێزێ ژنە ئێشی خۆی بیخوازێ مناڵە ئێشی خۆی گەورەی کا بەم $5 و ئەمڕۆ $5 دەسەکەوێ بەیانی $5 دەسی ناکەوێ
ئەمە ئستدلالە بەردەدارەکان بوو، بەردەدارەکان دروست ئەیانوت ئەمما جەهان گەرێکی و بگۆڕێ و مەشیایە بگۆڕیایە شێوەی جەدیدە بەردەداری وابوو. پس دنیای مۆدرن هەروە کە تۆ ئەوێنیت فرۆید تێنەغدی ئەکاتەوە، نیچە تێنەغدی ئەکاتەوە، مەکتەبە فرانکفۆرت تێنەغدی ئەکاتەوە، ئادەڕنۆ تێنەغدی ئەکاتەوە، مارکۆزە تێنەغدی ئەکاتەوە. ولێو دوا مەکتەبە پۆستمۆدەرنیزم دانێن کە ئەوێت و ئەوج وە گوستەرش وە ئیستیلای بتەمام معنایە فەرهەنگە ئەنگلە سەکسۆنیە کلیسا و ببەخشن فەرهەنگە ئینقیادی ئەدیانە ئیبراهیمیە جودۆ کریستیانەتی و ئینقیاد تەمام بەشەریەت لە ژێرە علم جدید لە ژێرە قوانین جدید تحت ناوە لايف ستایل جدید. ئەم اتفاقانە ئەخات کە تۆ تەکیا مواجهوی ناگەهان لە نەقدە مۆدێرنیتا تۆ ڕوبەڕوو ئەویتەوە تەکە شارە عەزیمەکانە، تەکە دروستکردنە شارە سەن پەتەرزبۆرگ لە سوارە برۆنزیە ئەلەکساندەر پۆشکین گرتەگە تا دەستنووسەکانە ژێرزەمینیە داسایۆفسکی لە جنایات و مکافاتە داسایۆفسکی گرتەگە لە براکانە کارامازۆف گرتەگە تا مرشد و مارگاریتای بولگاکۆف تا لۆلیتای ناباکۆف تا جەزائیرە گولاکە سۆلژێنتسین گشتی تەبعات سوڵتەی نظامە سەرمایەداری و دروستکردنی شێوەژیانە جەدیدن. ئەنچێ ئەو اتفاقات و تەبعاتی لە 1861 دوای ئازادیە ڕعیەتەکانە ڕووسیا اتفاقەکەوێت لە جامعەی ڕووسیا دوای ئەوەی کە ساختار جەهان خەریکن ئەگۆڕن و تەبعاتی ئەبێ بەمە ملیۆنها ملیۆن ئینسان لە فەقر و برسێتیا ئەمرن، ملیۆنها ملیۆن ئینسان لە تەبعیز و نابەرابەریا ئەمرن، ملیۆنها ملیۆن ئینسان تەبدیل ئەون بە کالا بۆ ئەوەڵین بار لە تاریخە، بۆ ئەوەڵین بار لە تاریخە بەشەر تەبدیل ئەبێت بە کالای خۆی. بۆ ئەوەڵین بار لە تاریخە فەرهەنگە سەرمایەداری چنەن تەماعی لە ئینسان گەورەکە کە ئینسان تێر ناوێت. هیچ کەسێ ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆ فکر ناکە 50 ساڵ کار بەسە کاورا تا ئاخری ئەمری هەرگەرێکە پول دەربێرێ و نازانێ بۆ دەری تێری. تۆ کەسێک ناوێنی خۆی بازنشەست بکات. و ئەمە تەبعات دنیای جدید و عەسرە مۆدەرنیتە و سەرمایەداری بوو کە ئەبعادێکی بێشمار گستەردەی هەست و خروجیە ئەمە بووگە بەمەی کە تۆ ئەمڕۆ ئەیوێنی بەشەرە منقاد، شارە ئوردوگایی، کانسترەکشن کەمپەکان، جەنگهای جیهانی، ئەسلحەهای جۆرا و جۆر، نەخۆشیهای ڕۆحی ڕەوانی مختلف لە یەک پاشیانە بنیانە خانەوادە، لە یەک پاشیانە قودرەتە ئینسانەکان، لە دەستچوونە دەسەڵاتە ئینسانەکان بە کۆیلەکردنیان وە پڕکردنە تەمامە زەمینە خاڵیەکانە جەهان. ئیمڕۆ 1 متر زەمین لەم کورەی ئەرزە نەماگە کە بەشەرە غەربی دەسی پێوە نەگرتووە و بەشەری تێ نەکردوێت و نەزمی نەداوێت لە ژێری کۆرپۆرێشنێکە بەناو دەوڵەت ملت و سیستەمە پۆلیس و ئەمنیەت و بانک جەهانی و قەوانینە بەینولمللی بەسەریا زاڵ نەکردوێت. 1 متر زەمین لەم گۆی زەمینە نەماگە کە ئینسانێ بتوانێ بڕوا بە دوور لە دنیاوی کەسیفە ئینقیادە ئەمانە زندگیکە. تۆ هەر لە مثالەکانە بولوار نۆرسکی لە ئینسانە مۆدەرنێک کە ناگەهان ئەکەوێتە ناو بەرزەخێک لە بەشەرە جەدید، بەشەرە بێ ئەخلاق، بەشەرە بێ مۆراڵ، بەشەرە شەهوەت گەورە بووک، بەشەرە مەسرەفگەرا. لە مواجهەیەکا تۆ لەگەڵ خیابانەوە لی عەسرە تارانایکەی لە ڕوبەڕووبوونەوەی هەزاران دەموچاو و ژنە وەسوەسەکرا لە گیرفانە خاڵیتا لە ئەحساس حقارەتتا لە بەرامبەر ساختمانە گەورەکانە و لە فشارە گەوری تەبەقاتێکا کە پێت دێت. لە کۆچاندنە تۆ لە ماهیەتە ئینسانی خۆتا لە بۆش و بەتاڵکردن تو کەوتنە ژێرە بمبارانە پڕۆپاگاندا و زەهنیەت سازی و تەبلیغات و مەسرف کۆنەندگیە. ئەم بەشەرە ئینسانە، ئەم ئینسانە کە دەست و پەنجە نەرمەکە تەکە ئەم نابەرابەریە، تەکە ئەم بێعەداڵەتیە، تەکە ئەم زۆڵمە، تەکە ئەم نظامە ئینقیادە ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناوە ئەم باتڵاقە ئەچێتە خوارەوە.
ئەمە ئەو جەهانەسە وا 300 ساڵە پێش تحتەناوە مۆدێڕنیتە دەستی پێ کرد و تەبعاتی هەڵ نابژێرێت. ساعەتهای ساعەت بەحسەکرێت لەسەر جنایات و لەسەر فاجعەیە کە بەسەر بەشەر خوی بەشەر ژیان ڕەوەندە تەبیعەتە زندگی کردیان تا ئەوەی کە بەشەریان تەبدیل بە کالایەکی مەسرەفی کرد. بەشەر لە ماهیەتە ئینسانی دەرهات، لە کەرامەتە ئینسانی هاتە دەرەوە، هەرچی شتێ بوو بۆ فرۆش، ڕۆحی، زەبانی، فکری، عەقڵی، محبەتی، عاتفەی، دەسی، پێسی، چاوی، لەشی، گشتی بوو بۆ فرۆش و حتا ڕەوابەتە ئینسانی ئینسانەکە. لە ئاخرین وژنیا بەناوە نێئۆلیبەرالیزم و اقتصادە بازاڕی. پس شێوەی اقتصادێکە بەسەر دنیا زاڵیان کرد تەبعاتێکی بێشماری هاوردە ناو زندگی ئینسان. ئینسان ڕوبەڕوو بووە تەکە نەزمە جەدیدە، نەزمە جەدید بە تەمامە ئەبعادە خۆیوە لە تەمامە بەشەکانە زندگی ئینسان تەئسیری دانیا لە مەزەی دەم تا نەو ئەدیدە ئینسان بە تەمامە مطلق چووە ژێرە کۆنترۆڵ، چووە ژێرە نزارەت و چووە ژێرە هدایەت و نەزمە پادگانی کە بوو بەمە. ئەمما هەروە کە ئاماژەمان پێکرد ئەم جەهانە کە بە ئیمڕۆیان گەیاند، ئەم بەشەر بێ مەسرفە کە ئیمڕۆ دروستیان کردگە کەوە دەردە حیچێ ناخوایتر، ئەم بەشەرە بێ مەسرفە کە دروستیان کرد، ئەم بەشەرە فەربەهە بێ ئەخلاقە منقادە بێ توهیە سەتحیە بێ هیچ یوتوپیایەک و ئارمانێک کە دروستیان کرد ناگەهان اتفاقێکی تر خەریکە ئەکەوێ. هەروە کە من ئاماژەم بەوە کرد کە وەختی گەرەکیان بوو ئەو جیهانەی کە پێیان وتلی و دوا فۆدالی لەبەینی بووەن 3 ئینقلابیان بۆ دروست کرد و لە پاشان پاسماندەکانیان بۆ دروستکردنی سنوورە جەدیدەکان لە 2 شەڕا تعریف کردەوە. پس چه اتفاقێکیان خست؟ ئینقلابە یاڵەتە متحدەیە ئەمریکا تحت ناوە لیبرتی، لە ژێرە ناوە لیبرتی بە لیبرالیزمە ئادەم سمیتی. ئینقلابە فەڕەنسا بە ڕەدیکالیزم تەلفیقێک لە ئیدەئالیزمە ئاڵمانی و تەلفیقێک لە اقتصادە بازاڕە سکاتلەندی و ئینگلیسی. ئینقلابە پاریس. ئینقلابە سەوەم دان لە فەرهەنگە ئۆرتۆدۆکسی تەزارە ڕووسیە بە سۆسیالیزم و ئیدەئالیزمە ئاڵمانی. ئەم 3 اتفاقیان سوار کرد ڕیختە دنیایان گۆڕی لێو دووە بە 2 شەڕە عالەمی تەمام جەهانیان شکڵدا، سنووریان دانیا. یعنی وەختی سنوور دائنی برانچیان کردو لە دەوڵەت ملت، دەوڵەت ملەتە غنا، دەوڵەت ملەتە کامەرۆن، دەوڵەت ملەتە ئوروگوە، دەوڵەت ملەتە پاراگوە، دەوڵەت ملەتە برزیل، دەوڵەت ملەتە ئارژەنتین، دەوڵەت ملەتە ئوسترالیا، دەوڵەت ملەتە نیوزیلند، دەوڵەت ملەتە تورکیە، دەوڵەت ملەتە ئێران، دەوڵەت ملەتە ئوردۆن، دەوڵەت ملەتە سووریە، دەوڵەت ملەتە سوودان، سومالی، لیبی. تۆ تەماشا ئەکەی ناگەهان شعباتە مختلفە دەوڵەت ملەت لە قەبارەی 2 شەڕا تێرن بووەت. کە چی بکەن کە ئەو وەختە سازمانە ملل متحدە بۆ دروستکەن. ئەو وەختە دانیشن منشورە جۆرا و جۆر و قوانینە بینومەلەلیت بۆ تۆ دابنێن. ئمڕۆ تۆ بۆ خاتری ئەوەی مەوجودیەتت جەهانیت بێت شرکت بکەی و هەروە لە خۆت و کۆرپۆرێشنێ بۆ خۆت دانەنی ئیشەی بە عوزڤیەتی سازمانی مللی متحد دەربێ. دەنا کەس بە ڕسمیەتە نانەچێ، کەس بازرگانی تەکان ناکا، کەس پوڵ ڕەواج نادا، کەس نانە پێ نادا، کەس ئەرتباتە تەکان ناگرێ. پس ئەمە قەبارە دروستکردن جەهان بوو لە ژێرە دەسە ئەدێ گەردەنکەشی بە چەپڕووداری تازە بە دەورانگەییگا و بەشەریەتیان بەم فاجعەوە بە ئەم کەسافەتە کێشان. ئمڕۆ میلیاردها ئینسان برسی ئەخەفێ، میلیاردها ئینسان لە بۆگەنی، لە قێزەونی، لە فەسادا، لە فەسادە وجودا، لە برسیەتیە، لە پاڤرتیە، لە فەقرە خەریکە نابوو دەوێ، لە حاشی شارەکانە، لە ژێرە نظامە سوڵتەیە ئینقیادگەرە ئەمانە ئەحاڕێت و تەبدیلە بە بەردەوە بە کۆیلە بووگە. میلیارد ئینسانە سەر ئەم کوڕەی زەمینە و لە خویە ئینسانی دوور کردیاگەسەوە. قۆناغە بەعدیە ئەمانە
وەکو دەورانێک کە دروست بوو و تەبعاتیتان تا بە ئیمڕۆ من بە سوورەتە کۆڕنۆمتری وت بۆتان و بەحسم کرد چه فاجعەیەکیان خۆڵقاند. ئەمە تەفاقە ئەمڕۆ بە کۆرۆنا دەسی پێکرد. وەختێ بازرگانەکان لە بریتانیاوە ڕوویان کردووە لە ئوروپا ڕوویان کردە هندوستان و چین و ژاپۆن و فێرە بازرگانی جەدید بوون بە دەوردانەوەی دەماغەیە قاڕەیە ئەفریقا و پولدارە جەدید پەیدا بوو و کارخانەدار پەیدا بوو. مردم کوچی ئەکردە شارەکان بەڵام پولدارەکان نەقشەیان نەکێشاو کە تەمامە جەهان بگۆڕن وای پێ بکەنە. ئەمە زانی وەسە چی؟ وەسە تۆ دوکانێ دابنێی، دوکانێ ڕستورانێ دابنێی لە پڕێکا ڕستورانەکە پول خاص دەربێرێ، بیر لە شعبەی 2 بکەیتۆ، بیر لە شعبەی 3 بکەیتۆ، بیر لە شعبەی 4 بکەیتۆ، لە پڕێکا بیکەیتە فرەنچایز. ئەدەیە ئینسان لە پڕێکا پولدار بوون بە بازرگانی، لە پڕێکا یەکسری کارگایان کرد بە کارخانە و گەورەیان کرد، پولدارتر بوون، بیریان لێ کردو ئەمە گەورەتر بکەن. ڕوین پەلاماری سەرزەمینێکی تریاندا پولدارتر بوون، هەر پولدارتر بوون، ئەبزاریش کەوتە دەستیان، لە پڕێکا بیریان کردو بۆ جەهان والێ نەکەین. پس تۆ دیت لە 200 ساڵی ڕابردووە هاتن بەرەو سەرزەمینەکانە ئێمە لەگەڵ کوردیە تا دەرکەوتن تیان ئەمە زۆر خەتەرناکە، ئەمە لەگەڵ جەهانی ئێمە نایەت و ئەمە لەگەڵ ئەم میقیاد و کۆیلێتی ئێمە نایەت و دەبێ ئەم کوردە لەبین بووین. چون هندیەکانیان هاورد بەر عەلەیهی ئێمە بەکاریان برد، چون لە هندوستانەوە تەوتەئەیان کرد، چون هندیان کۆشدا سەرزەمینی ئێمە، فارسیان دروست کرد بە هاوکاری جوولەکەوە بەدەسە ئەمان دنیایان تەغییردا و بەرەبەرە ئەمانە 150 ساڵ تووری کێشا تا بفەهمن چۆن دنیا بخۆن. پس تۆ دیت ئینقلابی 1، ئینقلاب 2، ئینقلاب 3، دەورانە ئستعمارگەری، دەورانە بەردەداری، دەورانە تجارەتە دەریایی، حاکمیەتە بەردەریاکان، گرتنە سەرزەمینەکانەتە، جەنگ جەهانی ئەوەڵ، جەنگ جەهانی دووەم، ئەمە دروست بوواتەوە ئەمڕۆی وێنی. ئینتەرنێت دەمێکە هاتکە فرە کەسێ بووگەسۆ کەسانێک وەکو من وەکو ئێوەمانان کەوانە ناوی دنیای ئینتەرنێت و شەبەکەهای تۆڕی کۆمەڵایەتی و وەلێ ئەمە ئەگەر تماشای ڕەوەندەکەی بکەن لە ساڵی 2000 سرعەتێکی عەجیبەگرێ، لە پڕێکا مۆتۆری جستوجو دروست ئەوێ، یوتیوب دروست ئەوێ، گوگل دروست ئەوێ، ئامازۆن دروست ئەوێ، بەرە ئەم تجارەتە گەورە ئەوێ، شێوەیەکی تر لە تجارەت دروست ئەوێ، وەکو ئەو وەختەی عیدەیە دەریادار چوونە دەریاکان و ئوقیانوسەکان فێری بازرگانی بوون، پولیان دەرهاورد، جاران پول بە چی دەرەهات؟ بە زەمین، تۆمەشیان مالک وایتا. ئیستا عیدەیەک بە دەریاچوون فێری پول دەراوردن بوون. لە ئەوەڵۆ خوریان ئەورد، بازرگانیان نەکرد. وەختی چوونە هندوستان دیان چ ملەتە خوێڕیەکەم هەندیە، شمشێرەکە دەربێنە بیجەڕێنە تەسلیمەون ئێژن ساحب هەر ملەتێکی کۆی لەس دەخۆیوە. بە 5000 نەفەر هندوستانیان گرت تحتی ناوی کۆمپانی هەندە شەرقی. ئەمانیشە لەبەرەوە کە فەزای ئینتەرنێتیان دانیان نەیان زانی وایە پێتێتە، هەر هات نەبەرەوە هەردیان هەر هات نەبەرەوە هەردیان ڕۆخا هات فێر بوون خەڵکی پێ معتادکەن. ئیمڕۆ ئەگەر لە جەهانە 3 ملیارد کاربەرە ئینتەرنێتی بوو، منبەری ئینتەرنێتی بوو، ئێستا مەشیایە وەکو ئەو دەورانەی کە ئەمانە پێیان برد ئیشێ ئەم دنیا بووینە ژێرە دەسەڵاتە خۆمان بیکەین بە حکوومەت خۆمان. ئەوە بوو کە دەوڵەت ملەتیان دروست کردو، ئینقلاباتیان دروست کردو، دەستکاری های جۆرا و جۆریان کرد. ئێستەیشە ئەمان دوای 40-50 ساڵ بەم نەتیجە گەیگن کە دنیایەکی تریان دروست کردگە و ئیشێ ئینسانەکان کۆچ بەنە ئەو دنیا. پس سەرەتای قۆناغە ئازمایش دەسی پێ کرد، قۆناغە سووددەهی دەسی پێ کرد، ئیستا هەنێ غوولە گەورەی کۆمپانی دروست بووبن. ئەگەر ئێوە تا دوێکەم باوەڕتان بە پەیمانە حەیدەری نەئەکرد کە دەوڵەتە ئەمریکا کۆمپانیە، دەوڵەتە ئینگلیس کۆمپانیە، دەوڵەتە ئێران کۆمپانیە و گشتیان یەک ڕئیسیان هەست و ئەویش نظامە جودۆ کریستیانەتی و بنەماڵەهای گەردن کڵفتە یەهودی مەسیحین.
ئیمڕۆ ئیتر دقیقەن لە دنیای ئەنلاین و لاهوتا ئەزانن کە کۆرپۆریشنە، ئیبەی کۆرپۆریشنە، ئەمازۆن کۆرپۆریشنە، یوتیوب کۆرپۆریشنە، تیکتاک کۆرپۆریشنە، تەمامە مایکرۆسافت کۆرپۆریشنە کاکەیان، تەمامە ئەمانە شرکەتن، تۆ خەریکی ئەیوێنی ئەمە شرکەتە. ئیتر نایکەتە دۆڵەتەکە و من ئەرتەشەوێنم و بەڕاستی و ئیرادەی میلەت و ناسیۆنالیزم و پەرچەم و ئەم جۆرە شتانەی تر ئیتر وازە ئەیوێنی. من وەختیەوە دەوڵەتی ئێران ئێژم کۆرپۆریشن و واقعەن کۆرپۆریشنە و ئەمریکا کۆرپۆریشنە تۆ باوەڕە ئەکرد ئیتر ئەمیانە خۆ باوەڕەکەی دەی چه ئەتفاقێک کەوت ناگەهان ئەدەی کۆرپۆریشن میلیاردەر بوون. ئەمانە چۆن میلیاردەر بوون؟ بەوەی کە ئێمە معتاد بکەن شێوەی ژیانمان بگۆڕن، بزانن ئەو خەڵکەی وا زەمینی لە دەستدا وەختی کارخانەی چاوپێکەوت خوای شکرە کرد چون شێوەیە لە نان خواردنی پیا کرد. لێو دووە چاوی کەوت بە تەبعیز و بە مەرگ و بە فشار و بە نابەرابەری و بە ئینقیاد ئەم مردمە بەرەبەرە گاردی کرد بەرامبەر بەم سیستەمە. هات مقاومەتکە منحرفیان کرد، هات مقاومەتکە منحرفیان کرد، هەر تێئۆریان بۆ دروست کرد، کۆمۆنیزمیان بۆ دروست کرد، کۆمۆنیزمیان بۆ دروست کرد لەبەرەوەی ئینقیادەکە جۆرێکی تر بکەن بەسەریە. لەذا ئەم خەڵکە جیهانە کەوتە بازیە سەرمایەداری و بازیە کۆمۆنیزم. لەم بازیە گەی بازی و فۆمۆنیزم بازی و سەگ بازی و حقوق فڵان بازی هاتە دەرەوە. وەدێ خروجیەکەی گشتیان بوو بەچی؟ بوو بە نظامە ئینقیاد و کۆرپۆریشنی. ئەمانە جەدیدەن ئەم کۆرۆنایانە بۆ دروست کرد بۆ خاتری ئەوەی کە ما بەقیەی بەشەر مەوجێکی عەزیمی کۆچ بەنە ناوە ئینتەرنێت. ئەمە قۆناغی تر ئەگرێت و هەنووس تەواو نەوگە دەبێت تەمامی بەشەریەت بێتە ناوە جیهانە جەدید. وەسە چی؟ وەسە هەموو کورەی زەمین کۆچ بیتە مشتری. جایسە یەواش ئێوە لە فەزای ئینتەرنێتا شاهدە هەمان اتفاقێکن کە لە دەورانە مۆدەرنیتە کەوت. شاهدی چه اتفاقێکن؟ بەرەبەرە نەزمە جەدید دەست پێیەکە، تەقسیماتە جەدید دەست پێکە، وەکو تەقسیماتە کۆرپۆریشنی ئۆردوگایی شارەکان بوو. یەواش تۆ ڕەنگە تەبعیزەکان ئەوێنیت، ڕەنگە نابەرابەریەکان ئەوێنیت، یەواش ساختارە پوڵ ئەگۆڕێت، ساختارە کارکردن ئەگۆڕێت، ئینسانە شاغڵ تعریفی ئەگۆڕێت، ئینسانە مفید تعریفی ئەگۆڕێت. بەرەبەرە کۆنتڕۆڵەکان دەست پێکە لە ئینتەرنێت بێسن بە دیاریوە، شخصیەتەکان شقڵ ئەگرن، ئینسانەکان خوب تەبعیان ئەگۆڕێت، شێوەی مبارزات ئەگۆڕێ، لایف ستایلە زندگی ئەگۆڕێ، چۆنیەتیە بنەماڵە ئەگۆڕێ، چۆنیەتیە سێکس، عشق، ڕۆمانس ئەگۆڕێ، چۆنیەتی هونەر ئەگۆڕێ، چۆنیەتی ئینقلاب ئەگۆڕێ، هەرچیشتە ئەگۆڕێت. وەلەگرا ئەوانەی کە خەریکن ئەم جیهانە دروست ئەکەن سوارن، پوڵیان هەست، هەنی خۆیانە، ماهوارە وا لە اختیاریانە، دەیتابەیس وا لە اختیاریانە. بەم تەفاوتەی ئەوانەی کە دنیای ئەمڕۆ دروست ئەکەن ئاخرین ئیتلاعاتە من و تویان هەزی تر جاسووسیان نەگەرەکە، دەستگای ئەمنیەتیان نەگەرەکە، من و تۆ ئەسەرە گوشتیان هەست، ڕەنگە چاویان هەست، مۆبایلەکە خامۆشەکەی نەزانن هەناساکیشین، ئەزانن کەی غەمگینین، ئەزانین کەی دڵشادین. ئێژێ ئەپڵیکیشنی بۆ تۆ دانیاگە سەڵامەتی تۆ چەکەکە هێڵت کرد، وەسلی کە بزانە قەلب و چێنێ لێدا دەرچووە، ئەزانێت تۆ نەخۆشی، ئەزانێت کامە نەخۆشی لێدا، ئەزانێت بەم نەخۆشیە کەی ئەمرید، ئەزانێت کەی غەمگینی، چی گوێدەی وەختی غەمگینی، ئەزانێت کەی شادی، وەختی شادی تەماشای چیەکەی، کامە عەکسەوێنی، کامە فیلمەوێنی، کامە سایت تەماشاکەی، هەرچیشتە ئەزانی لە تو خاستر ئەزانی تۆ کی. تۆ ئیمڕۆ یەک دانە کلیپ لە ناوی یوتیوب تەماشا بکە، بەیانی 500 دانە کلیپ لە ژێرە ئەو ناوە، لە ژێرە ئەو کاتەگۆریە پێ بەسە حەزە بە تاریخە، تۆ بەحسە تاریخ رووسیەکەی بەیانی ئەوێنی 2000 دانە کلیپی تاریخی رووسیای پێ بە تۆ پێشنەهات داگە. ئەو بەهۆش مەسنوعی گەرەکیسی بێژێ ئەزانم تۆ چیت گەرەکە، من لە تۆ خاستر ئەزانم، ئەها ئەوسا دایکت ئەیوە من لە تۆ خاستر تۆ ئەناسم. ئمڕۆ هۆشە مەسنوعی و دنیایە لاهوت بە تۆ ئێژێ ئاغای پەیمانە حەیدەری من تۆ لە خۆت خاستر ئەناسم. من ئەزانم تۆ کەی غەمگینی، کەی عاشقی، کەی شێتی، کەی خاسی، کەی تەنیایی، کەی داڕمیاگی، کەی دڵتەنگی. من ئەزانم. بەرەبەرە نەخۆشیەکان ئەگۆڕێن، بەرەبەرە شێوەی تەبعیز و نابەرابەری ئەگۆڕێ، بەرەبەرە مەرگەکان ئەگۆڕێن. تۆ ئالەگرا شاهد زوهورە تەبعیزاتە گەورە ئەویت،
ساختار زندگی کلن ئەگۆڕێ لە پوڵ ئەگۆڕێ کریپتۆکارنسی خەریکەتێت ڕقمە حساوتێت بانکەکان جەمبووگن و تەواو مەدارس تەواو جەم ئەوێتەوە هیچ کەسێ ئیتر ناڕوات لە محیتە کارێکە قرار بگرێت و ئینسانەکان لەگەڵ یەکتریا قرار بگرن کە احتیاجیان بە سیستەمە کۆنتڕۆڵ بێ سیستەمە کۆنتڕۆڵ ئاسان بووگە احتیاجیان بۆ پۆلیس نییە ئیتر پۆلیسێکی کەمدا ئەنێن گشت کەسێ معلومە چی ئەکا تهدید بەر لەوەی بە فعل تەبدیل بێ لە بینی ئەوەن ئەزانن تۆ چکارەی ئەزانن تۆ بە چی فکرەکەی تۆ چی ئەخوێنی تۆ های بە شوێن چییە باسی چیەکەی تەبەدەنەمەدە لە بینە ئەوەن ئیتر تۆ ڕەفیقە نییە هاوکلاسە نییە ڕەفیقە دەورانە مناڵیت نییە هاوکارە سەرکارە نییە نیسە بچن تەمامە بانکەکانیان لە کرماشانە جەم کردگەسەوە لە تارانە جەم کردگەسەوە لە ئەسفەهانە جەم کردگەسەوە بانکە ئانلاین خەریکن داهەنین مەدرسەی ئانلاین خەریکن داهەنین بۆچی ئەم کارەکەن جەهانی جەدید دروست بووگە هەروە کە کۆرپۆریشنە ئێرانیان بۆمان دروست کرد تورکیان بۆمان دروست کرد سووریان بۆمان دروست کرد عێراقیان بۆمان دروست کرد ئێمەیان کردە قەوم و ئیتنیک ئێمەیان تووشی هزار دەرد و نەخۆشی کرد ماڵیان بردین سەرزەمینیان بردین مەعادنیان بردین پوڵیان بردین ئینسانەکانیان بردین شوناسی ئینسانیان لێدزین هەموو شتێکی ترمان لێزن لەم فەزا ئیشی ئامادەوین بزانین کۆنتڕۆڵە جەدید دەست پێیەکە بزانین تەبعیزاتە جەدید دەست پێیەکە مەرگە جەدید دەست پێیەکە اقتصاد و ڕابطە بازرگانی جەدید دەست پێیەکە قەوانینە جەدید دەست پێیەکە شەڕە جەدید دەست پێیەکە و ئیشی تەمامە خەڵکە کوڕەی زەمین بێرنە ناوم فەزای سایبەرە و تێرنی ناوی ئەم دنیای لاهوتە با بزانن و شێوەی زندگی ئینسانەکان بە تەوڕە مطلق خەریکە سویچ ئەکا کۆرۆنا بۆ ئەمە دروست کردیە تمام خبرهای جعلیه حول محور کرونا و بحران کرونا و تمام خبرهای راس و درویه که بلاو بو خاطریه و بو توب کشنین ناو ام دنیا اویشی موبایلی نی موبایلی بسینید اویشی نیسی کاورکی بفروشید اویشی نیسی قرض بکا موبایلی بسینه خط اینترنت بگرید پول بداو بیتناو دنیای آنلاین و شخصیت آنلاین پیاکا 15 کاراکتر جورا و جور پیاکا هرچی عواطف و اعتراضاتی سی به توفان تویتری جێبەجێ کا توفان تویتری بکە عشق مەجازی بگرێت دانیشی ئانلاین سێکس تەماشاکە کەنیشکی ڕوت بێتەوە بووی پێیا ڕوت بێتەوە بووی ئیتر کەس تااقەتی نییە بڕاتە دەرەوتەکە کەنیشکێکە دەیتکە گوڵێکی پێبە چایەکی تەکا بخواتەوە وەختی بۆ سەرفکە لە پشتە دنیاکەی خۆی دانیشێ ئامین و ئایشێ و ئەمانە بگن و چی پانتە ئاو بتا و ئتا و ڕۆزا و حەزەکە تەکە دانێ برزیلیان ڕابێری ئانلاین دانیشی ڕابێت و مەغزی مرتاحەوێت و پاڵەکەوێ ئەوە بە جەهانە ئانلاین جەمعیەت لەبینەوەن نەبە کۆرۆنا نەبە واکسنێ بیدەن لە خەڵکی بیکوژن لە کۆرۆنا لە ئایسۆلیشنە لە ناڕەحەتی ڕوحی ڕەوانیە یشی ئەم جەمعیەتە قەرباڵ بی و خۆی بکوژی خۆی فڕەباتە خوار و خۆی ئیتر زاوزێنەکە 10 دقیقە عاشق بوێ 10 دقیقە فارق بوێ ئەم ئینترنێتە پڕە لە ئەنوا و ئەقسامی کەنیشکە چینی ژاپۆنی هۆنگکۆنگی بەنگلادشی هندی دارانی سلێمانەیی ئەگەر دانێ لە سلێمانی جواوتی نەداوە دانێ لە ئەسەمۆ جواوتە داتەوە ئەگەر دانێ لە ئەسەمۆ جواوتی نەداوە دانێ لە برزیل جواوتە داتەوە زانیەمەوەی بەچی تۆ دەڵاوی فێرەوی ئەم وە بکەم خامۆشکەی سەکسە ئانلاین لەگەڵ ئەما بکەی بڕۆیتە سوراغە ئەو وە بکەم یەک قەران پوڵە نامێنێ کە قودرەتە ماڵیت بوێ گشتی ئانلاینە شتێ بەناو پوڵ کاغەزی لەدەستە نامێنێت و کریپتۆکارەنسیت بۆ دروستەکەن ئەوانەی وا بانکە مەرکەزیان دروست کرد و ئەپیسەتێن کریپتۆکارەنسیت بۆ دروستەکەن پوڵ ئەلکترۆنیکیت بۆ دروستەکەن و تۆ ناتوانی وحدو هیچ قدرەتێکە نییە هیچی بکەی میزانە کۆنتڕۆڵەکە 1 ملیۆن بەرابەرە میزانە کۆنتڕۆڵ و ئینقیادە دنیای سەرمایەداریە و جەهانە مۆدەرنیتەس لەزا دنیای ناهوت دنیایەکە خۆیان دروستیەکەن
ئەم جەهان ئەم کوڕەی خاکیە تەبیعەت دروستی کرد ئەبر و باو بۆران و ئاو کانیا و گیایی ئەم جەهانە دروستی کرد وەلی دنیای لاهوتە ئەنلاین ساختەی دەست کۆرپۆریشنەکانە داڵانەکانی کوچەکانی هەوای بۆی موسیقی عشقی ئینسانەکانی دروستکراوە دەسە کۆرپۆریشنەکانن ئەمە اتفاق قەسە کە خەریکە ئەکەفێوە کەوت بە کۆرۆنا قۆناغ و گوستەردەی جەهانی یەکەمی بوو جا بڕۆن قۆناغەکانە تر دەست پێەکە هەروە کە جەنگە جەهانی ئەوەڵیان کرد کە قەبارەی دەوڵەت ملت دروستکەن هەروە کە جەنگە جەهانی دووەمیان کرد کە قەبارەی دەوڵەت ملت دروستکەن هەروە کە ئینقلابە ئەمریکایان کرد ئینقلاب فەڕەنسەیان کرد ئینقلاب ڕووسیایان کرد بە فاوندە گەورەکان فاوندە ئینقلاب ڕووسیا ڕاکفلەردایی کە ئەم جەهانە کۆرپۆریتی بکەنەوە کە ئەم جەهانە تەقسیمی کەن بەسەر کۆرپۆریشنەکانێکەوە لە ژێر دەسە خۆیانە ئیستا دنیایەکی تریان دروست کرد دنیای ئەنلاین بە 9 ملیارد شەهروەندەیە بە 9 ملیارد شەهروەندەیە خومان ئەگۆڕن ڕەفتارمان ئەگۆڕن سەلیقەمان ئەگۆڕن عاتفەمان ئەگۆڕن زوانمان ئەگۆڕن و ئەم دنیا سنووری نییە ئیتر پاسپۆرتە نەگەرەکە تراوەڵەوە بۆ چییە ئەنلاین تماشا بکە گوگل مەپ لێ بەبڕۆ سەرە سەواحلە ڕیۆ دۆ ژانیرۆ لەگەڵ کەنیشکێکی برزیلیا ئەنلاین حاڵکە لەگەڵ پیاوێکی برزیلیا ئەنلاین بخەفە بۆ چیتە چیت گەرەکە فێر بووە کێ تۆ هدایەت ئەکا ئەوەی کە تۆ ئەم دەیتانت پێدا ئەوەی کە پوڵە ئەگری حسابە ئەنلاین خەریدە جەهانی تۆ ئەمڕۆی تر کالا ناسێنی لە کاکە ئەحمەی دوکانداری سەری کوچەت کالا ئەسێنی لە عەلی بابا لەوێ بۆ تێت کالا ئەسێنی لە کۆمپانیهای گەورە کە دلیڤریەکەن بۆ ماڵەکانتان کاکە عەلی بەقاڵ و کاکە حەمە بەقاڵ و مەشاغڵە بچووک لەبەی دەچن بێکەڵکەون ئینسانەکان وەکو ئەو دەورانەی وا ڕعیەتەکان بێزەمین بوون بێکەڵکەون ئەدەیە بەشەر تەبدیل ئەون بە کارخانەیە مابەقەیە بەشەر و بە سوورەتە سازماندەهی شدەوە بە سوورەتە دلیڤری و ئەنلاین فعالیت دەست پێەکە ئەو اتفاقەسەوە ئەمانە هەر وەختێک لەم دنیای مۆدەرنە فاسڵیان خستە بینە ئینسانەکان موزیکیان دانیا تەلەڤیزیۆنیان 24 ساعتە کردو لەبەرەوەی ئینسانەکان پەیوەندی نەکەن بە یەکتری ئەڕۆی تەناوی هەر مەیخانەی لەم ئوروپا دەنگی موزیکێکی قۆڕ ئەوەنە بەرزە نایڵێ دوو ئینسانتەکی یەکتریا قسە بکە لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتی دروست نەوێ لەبەرەوەی ئینسانەکان نەبن بە کەسە یەکتری لەبەرەوەی یەکتری نەگرن لە دنیای لاهوتە ئەنلاینە قووت ئەکرین بۆیە ئەبێ ئامادە بێ ئومەتە کوردی یەکەم ئومەتە کە ئەزانێ مەتفاقانەکەوێ و ئەزانی جەهان لاهوتە ئەنلاین قەبارەی ئەتاشن ئێمە ئیشی منتەزر بین کە ئەم دنیایشە کنترۆڵە تەواوی لەسەرە ئەم دنیایشە ئەمانە بەشی ئەکەن هەروە کە تۆ ئیمڕۆ ئەڕۆی دوکانێ ئەسێنی 100,000 پوند ئەدەی بۆ خاتریەوەی دوکانێ بسێنی بیکەیتە قاوەخانەیە بەیانی دوو بەیانی لە ساڵهای ئایندا یەک پەیجە تەجارەتی لە فەیسبووکا بکەیتۆ یا وەبسایتێ بکەیتۆ ئیشت 200,000 دلار بەری ئێوە نازانن وەلی زەمینەکان گران ئەوێ وەختی خەڵکیان کۆچەدا ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە هەر ئینسانێکی مەعمولی 80 هێکتار زەمینیانەدا بە هەر ئینسانێکی ئەشرافزا یا خانەوادەدار و نەجیب 400 هێکتار زەمینیانەدا بە مفتی بێ بڕۆ لەوێ زندگی کە ئایسە من تۆ مفتاتکینە نایۆم فەزای ئینتەرنێتە ئەمە دەستپێکێسی وەکو کۆچەکان بۆ ئوسترالیا و بۆ ئەمریکا و کۆچەکان بۆ سەرزەمین و کوردەوار و هندیەکانیان هاوردندایان خستنە ناوی کەویری ئێران و بوون و فارس بۆ ئێمە بەچکە جوولەکەی ئانووسی و هندیە پارسیان بە مفت هاورد وەختێک خەڵک کۆچی ئەکردە شارەکان ماڵ لە شارەکان گران نەبوو خەڵک لە گۆشەی زەمینێکا دانیشت و چوار ئاجۆڕی داهەنیا ئیستا هەمان شارەکان تۆ بە میلیاردها تمەن بە
سەدان هزار پۆند ئاپارتمانێکی یەکخەوە ناتوانی لە لەندەن بسێنیت. تۆ لەم دنیای سایبەرە و ئەم دنیای ئەنلاینە لاهوتە بەعدەن ناتوانیت کاربەرێکی مفتویت، فعالیەتێکی مفت بکەی. بێسە بە دیارە سیستەمە ماڵیاتیەوە، بێسە بە دیارە کۆنتڕۆڵە بانکیوە، بێسە بە دیارە سروەتێکە نێست و هەست و نێزت، بێسە بە دیارە هۆڤیەتێکی ئینسانی کە خۆت گێجەوی من کێم، من پەیمان 59، پەیمان 78، پەیمان 3000، پەیمان خوشتیپم، پەیمان نازانم چیم، یاخودە پەیمانم کامیانم نازانی. لذا ئەم جەهانە ئێشی متەسەوری کەی ئەم اتفاقاتانە بۆ کەوت، بۆ ئەتانوەن، بۆ کوێ ئەتانوەن؟ کوردەوار و ئومەت و کوردی ئەوەڵین ئومەتێکە لەم دنیا زانی چ خەوەرە وە کەس نەیزانی. چون خەڵکی فکرەکان نۆرماڵە و گشت کەسی ئینترنەتی هەسوو ئەڕواتە ناوی ئینترنەت و دەیچیە و شەبەکەهای مەجازیە نەتو خەوەرت نییە ئەمە ئاغازە تەحەولە گەورەس. ئەم جەهانە مەرزبەندی ئەکرێت با بزانیت، ئەم جەهانە لە ئینحسارات قەرارەگرێ با بزانیت، ئەم جەهانە تۆ ئەگۆڕێت با بزانیت، ئەم جەهانە حیاتی تیاکەی و مەماتی تیاکەی با بزانیت، با بزانیت ئەمە هەمان اتفاقە کە 300 ساڵی پێش لە ژێری ناوی مۆدەرنیتە دەحفەیە کەوت و تەبعات عەزیمە تاریخی دروست کرد و بەشەری نابود کرد و با بزانی ئەم یەکی کاول ئەکا کات و پڕوزەگەر هەواسە نەوێت. هەروە کە ئێمە هەواسمان نەبوو و ئەم جەهانیانە دروست کرد، وەختی هاتن سەرزەمینە کوردەواریان گرت لێمان نەمان فەهمی، مشتێ مەلایان بۆمان دروست کرد نەمان زانی، شێخیان دروست کرد نەمان زانی، ناموسە کوردیان لەبین برد شەریعەتیان هاورد بە شێخ و مەلا، مشتێ ڕئیس عەشیرەتیان بۆمان دروست کرد و لیرە و پاندە ئینگلیسیان پێیاندا، دەوڵەتە عوسمانی و دەوڵەتە قاجاریان بۆمان دروست کرد و نەمان زانی، تاریخیان بۆمان دروست کرد و نەمان زانی، ئەندیشەی ئشراقیان بۆمان دروست کرد، لە سۆهرەوەردی تامۆلا سەدرایان بۆمان دروست کرد کە لە دڵی و تەریقەتە قادریە و تەریقەتە نەقشبەندیە و تەریقەتە عەلیوڵڵاهی وەمانە بێتە دەرۆ نەمان زانی. بووین بەم کوردەی کە تۆ ئەمڕۆ ئەیوێنیت چون نەمان زانی. خۆش حەزمان پێکرد وتما وڵا پاچەی فاسۆمی هاتوو، بەڕاستی لیرەی ئینگلیسی هاتوو، بڕنەوە پەنجتیر هاتوو، باوکیان چۆ خۆشە و شەکەر هاتوو. ئەمڕۆ ژێژی ئینترنەت هات کە لە ئینگلیس دانیشکەم وە تەلەفۆنی تەکە باوکما قساکەم وە تەسویر، وەلی ئەمە اتفاقە بۆ براکەی منیش لە کرماشانەکەوێتەکە باوکما بە تەلەفۆنی قسەکایتە نەڕوا باوکم بوێنێت، ناتوانێت ڕوا بوێنێت. تەمامی ئەمانە لە ئەووەڵ و زەرورەتێکیان بوو و مەنفعەتێکیان بوو، لە ئاخرۆ تەبدیل بوون بە حەفی و ئینسانیان خوارد. ئەم اتفاقە کەوێمانە بیریان لێ کردگەسەوە ئەی خەنەم اتفاق لە بەشەرەخەن، ئەم اتفاق لە بەشەرەخەن و ئومەتە کوردی ئەوە یەکەم جارە لە تاریخە ئومەتە کوردی و پێش تاریخ کەوت و ئەم دەحفە ئەزانین چه اتفاقی قرارە بکەوێ. دەبێ ئومەتە کوردی تیار بێ، دەبێ یاران ڕاپەڕین و کوردەوار سەربەخۆ ئاگاه بن و بزانن کە ئەم اتفاقە تەوەسوتە جەهانە غەرب کەوت. پس ئێمە زەوایای ئەم اتفاقە ئەکەینەوە. خەڵکە کوردەوار، صاحبان جەهان و تاڵەنکەرانە جەهان، جنایەتکاران تاریخ، بەچکە جوولەکەکان و بەچکە مەسیحیەکان قەسەم خواردوو بۆ نابودیە بەشەریەت و بە کۆیلەکردنە بەشەر، جەهانە لاهوتیان دروست کردگە و کۆچمانە دەنە ناوی. دەبێ ئامادە بین، دەبێ ئامادە بین بزانین تیمارستانە جەدیدەکان و بیمارستانەکان و زندانەکان و تەبعیزەکان و نابەرابەرەیەکان و برسێتیەکان و بێکەڵکیەکان و بێکاریەکان و بێهۆڤیەتیەکان لەگرا سەدان بەرابەر سەنگینتر و قورسترەوێت. بێکەس تەنیا ئیزۆلەبووک لە بینچووک بە ملیاردها ئینسان لە پشتە جەهانە لاهوتی و ئەنلاینە لە بینەچی وەقوتیانەدا. ئەوا جەمعیەت لە بینەوەن، نە بە خۆراکە تەراڕیختە، نە بە بۆمبە ئەتۆم، نە بە واکسەن،
بێڵن ئەم بەشەرە خۆی نابوودکە. بەچی نابودیانەکەی؟ بەچی لە زاوزیان خەی؟ بەچی واداریان بە خودکوشیەکەی؟ بەچی لە بینیان ئەوەی؟ بە دنیای لاهوت، بە دنیای ئانلاین. و ئەمە کەشف ڕاپەڕین و کوردەوە سەر بەخۆ داناویە دەورانە کوردی ئەو وەڵین کەسانێکی عادیە ئەم گۆی خاکە بوون کە خەبەریاندا لەم اتفاقە وەوتیان چی خەریکەکەوێ. لا ئێوە خۆش.